سێیەم ئەرکی جێناوی سربەخۆ لە ڕستەدا وەک دیارخەری ناو. 1. خەڵاتەکەی من بە نرخە. من، تۆ، ئەو، ئێمە، ئەوان. 2. خانووەکەی خۆتم پێ بفرۆشە. خۆم، خۆت، خۆی، خۆمان، خۆتان، خۆیان. 3. چیرۆکی چێ خوێنرایەوە؟ چێ، چی. 4. کتێبەکە بۆ کوڕی فلان بوو. هین، فلان، کابرا، فیسار، کەس. 5. تاقیکردنەوەکەم لە تاقیگەی ئەمانەدا ئەنجامدا. ئەوە، ئەوانە، ئەمە، ئەمانە. 6. ئەمانە دەفتەری ئێمەن. 7. گەنجانی شارەکەی من بە ئاوات دەگەن. هەر وەک دەزانین جێناوەکان دەکرێن بە دوو بەشەوە: جێناوی سربەخۆ، جێناوی کەسی لەکاو. ئەو جێناوە سربەخۆیانەی کە دەبن بە دیارخەری ناو بریتین لە جێناوی کەسی سربەخۆ، جێناوی خۆیی، جێناوی پرس، جێناوی نادیار، جێناوی نیشانە. ئەگەر جێناوە سربەخۆکان ببن بە دیارخەری ناوێک، ئەوە ناوی دیارخراو هەمیشە پێش دەکەوێت. هەر لەبەر ئەمە پێویستە ئی ئامرازی دانەپاڵ بخرێتە نێوانیانەوە. لێرەدا دوو تێبینیمان هەیە. لە ئەزاری کرمانجی سەررودا کۆمەڵە جێناوی من، تا، وی، وێ، مە، وە، وان بەکاردێت وەک وڵاتێمە خۆشە. تێبینی دووەم جێناوی هەیی نابێت بە دیارخەری ناو. دەتوانین ناوە دیارخراوەکەش بە پێی شوێن و مەبەست بە مەرجێک کە لەگەڵ ڕاستیدا بگونجێت لە شێوەی تاک و کۆ و ناسراو یان نەناسراویدا بەکار بهێنین، وەک ئەو ڕستانەی کە ئاشکرا کراون. لەو ڕستانەدا هەریەک لە جێناوی من، خۆت، چێ، فلان، ئەمانە، ئێمە و هەروەها من لە شوێنی خۆیدا دیارخەری ناوەکەی پێشخۆیەتی. واتە دیارخرا و دیارخەر لە چوارچێوەی گرەیەکی ناویدایە و ئەرکێکی تایبەتی هەیە. لە ڕستە یەکەمدا خەڵاتەکەی من نیهادا، لە دووەمدا خانووی خۆت بەرکارە، لە سێیەمیاندا چیرۆکی چێ جێگری بکەرە، لە چوارەمیاندا کوڕی فلان تەواوکەری بە یاریدەی کاری ناتەواوە، لە پێنجەمیاندا تاقیگەکەی ئەمانە تەواوکەری بە یاریدەیە، لە شەشەمیاندا دەفتەرەکانی ئێمە تەواوکەری ڕاستەوخۆی کاری ناتەواوە، و لە حوتەمیاندا گەنجانی شارەکەی من بکەرە. دەستور: ئەگەر جێناوی سربەخۆ ببێتە دیارخەری ناوێک، ئەوە هەمیشە یەکەم ناوە دیارخراوەکە پێش جێناوی سربەخۆی دیارخەر دەکەوێت. دووەم ئی ئامرازی دانەپاڵ دەکەوێتە نێوانیانەوە. ئێستا کەش دێنە سەر ڕاهێنانەکان.